Get down! دووبارە ژیانەوە لە هەمان ترسە کۆنەکانی یاری ڕەسەنەکە لەوانەیە ئەزمموی ترسەکەی زۆر لاواز بێ، بەڵام لەگەڵ دووبارە دروستکردنەوەی Resident Evil 2 کەپکۆم ڕێز لە یاری ڕەسەنەکە دەگرێت. لە هەمان کاتیش کەشوهەوای یاریەکە و گەیمپڵەیەکەی چاک دەستکاری کردووە. لە ئەنجامدانی ئەو کارەش یاریە کلاسیکە ترسناکە مانەوە لە ژیانەکە هێشتا ئەزممونێکی تۆقێنەرە هیچ هاوتایەکی نییە. Can't stay here, it's not safe! Go on ahead! I'll meet you at the station! I'll be there! جارێکی دیکە وەکو لیۆن کەنەدی یان کلێر ڕێدفیلد لە قیامەتێکی شاری ڕاکون یاری دەکەی بەهابوونی سەدان زۆمبی و درڕندەی جیاواز لە تەواوی شارەکە. هەردوو کارکتەرەکە لە نیگای خۆیانەوە تووشی چەندین سەرکێشی دەبنەوە. Resident Evil 2 یاریەکە دەربارەی مانەوە لە ژیانە بە چەند گولەیەکی کەم و هەبوونی درڕندەی تۆقێنەر. تەنانەت لەناوبردنی تاکە زۆمبیەک هەستی بردنەوەیەکی خۆشت لە Resident Evil 2 پێدەدا، چونکە یاریەکە بەم شێوەیە توندە، بەڵام هەر لەو دەرگایە بچێت دەرەوە تووشی کێشەیەکی دیکە دەبیتەوە. لە دوای تاواکردنی سیناریۆ یەکەم دەتوانانی سیناریۆ دووەم ئەنجام بدەیت. ڕێگەت پێدەدا لە یاکی دیکەی چیرۆکە گەورەکە ئەنجام بدەیت. هەر سیناریۆ و چیرۆکی تایبەتی هەیە. هەندێک جیاوازی دروست دەکات بەهۆی دۆزینەوە چیرۆکی نوێ و بینینی کارکتەری نوێ کە لە سیناریۆ یەکەم بوونی نییە. It's okay. I won't hurt you, I promise. ڕاستە چیرۆکی یاریەکە دووبارە دروست کراوەتەوە، بەڵام کۆنتترۆلی دوگمەکان و شێوازی یاریکردن و گەیمپڵەی زۆر بە نەرمی و ڕێکی کاری بۆ کراوە. شوێنەکان وەکو یاری ڕەسەنەکە دیزاین کراوەتەوە بە بەرجی نوێ، بەڵام شوێنە نوێیەکان بە درڕندەی نوێ دیزاین کراون. تەنانەت دیمەنەکانیش دووبارە دەستکاری کراون وەکو یاری ڕەسەنەکە دووبارە ناکرێنەوە. چیرۆکی یاریەکە هەرچەندە خەیاڵیە بەڵام کە دەیبینی قەنەعەتت پێدێ. هۆکاریەوەش ڕۆڵجێڕانی زۆر ناوازەی ئاکتەرەکان لە یاریەکە. یەکێ لە دیمەنە هەرە گرنگەکان ئەم پۆلیسەیە کەوا ڕێگەی دەرچوون لە وێزگەی پۆلیسەکەت نیشان دەدا. This is good news. We can get you to a hospital. No, I am not the priority here. Lieutenant, I'm not just gonna leave you here. I'm giving you an order, rookie. You save yourself first. I'd come with you, but I'd just slow you down. تۆنی یاریەکە بەرەبەرە تونتر دەبێ، دەنجی کەشوهەوە یاریەکە ژیاری دەدەرە تاوەکو ترسە ڕاستەقینەکە بە گەیمەر بدە. لەم یاریە زۆر بە دەگمەنی هەست بە سەلامەتی دەکەی، تەنانەت کاتێک سەلامەتیش بێ. ئەم یاریە زۆر بە ناوازەی کاری لەسەر دیمەنەکان و وردەکاریەکانی کردووە. یاریەکە زۆر خوێناویە بۆ سەروی 18 ساڵانە، جگە لە هەبوونی دیمەنە توندەکانی زۆمبیەکان لەوانەیە بکەویتە شوێنێک یان ڕێڕەوێک بە زەحمەتی ڕزگارت بێلێ بەهۆی هەبوونی دیمەنی تون. لەوە ڕادێ کە بەردەوام زۆمبیەکان پارچە پارچە ببن یان بەسەردا بەر بنەوە، هەرچەندە زۆمبیەکان پارچە پارچەش بن لەوانەیە هەر بتوانن گازێکت لێ بگرن و بۆیە دەبێت زۆر ئاگادار بێت. باشترین تاکتیکی یاریەکە داپۆشینی پەنجەرەکانە بەو دارانەی دەستت دەکەوێت تاوەکو زۆمبیەکان نێنە ژوورەوە، بەڵام یاریەکە بەردەوام قوڕستر دەبێت. یەکێک لە قوڕسترین دیمەنەکانی یاریەکە ڕوبەڕەبوونەوەی تایرەنە. Jesus Christ! زۆمبیەکی زەبەلاحی نەمردووە کە بەردەوام بەدوات دەکەوێت. ئەم بەدواکەوتنەش یاریەکە زۆر لێ قوڕس دەکات بە شێوەیەک لێدانی دڵت خێرا دەبێت لێک کات چەندین شت هێرشت دەکاتە سەر. تایرنیش دەیەوێ بێت و لە ناوت ببە. میوزیک تونتر دەبێت تاکە شوێن خۆتی لێ حەشار بدەیت شوێنێکە کە نەتوانێت بێتە ژوورەوە. لە نێو یاریەکە جلوبەرگە کۆنەکەی Resident Evil 2 هەیە، دەتوانی ئەنلۆکی بکەیت. لە دوای تەواوکردنی کەمپینی کلێر و لیۆن دوو مۆدی نوێت بۆ دەکرێتەوە، فۆرس سەرڤایڤینگ و تۆفو، کەوا ترسەکەی نییە، تەنیا تەقاندنی گولێ و لە ناوبردنی هەموو درڕندەکانە کەوا کاتێکی خۆشە. لە کۆتایی Resident Evil 2 تەنیا یاریەکی دووبارە دروستکراوە نییە، بەڵکو یاریەکی هەرە ماندووکەری ترسناکی توندا کەوا تووشی کابوست دەکا لە هەمووشی گەورەتر دروستکردنی دیمەنی توند و مەتەڵی هەرە قورسە کەوا زۆر بە جوانی کاری بۆ کراوە. ڕابردووی زنجیرەکە ڕەجی ئەم یاریەیە،
بەڵام گرافیک و شێوە یاریەکە زۆر داهاتوانە و نایابە بۆیش Resident Evil 2 باشترین یاری Resident Evil لە مێژوودا دروست کرابێ.